بەشێک لە ڕێکخراوە خوێندکاریەکان هۆشداریاندایە حکوومەت و داوایان کرد بە زووترین کات بڕیاری وەرگرتنی پارەی خوێندن و مانەوە لە بەشە ناوخۆیەکان هەڵبوەشێنێتەوە و مانگانەش دەرماڵی خوێندن بداتە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان. ئەو ڕێکخراوانە هەڕەشەی ئەنجامدانی خۆپشاندانی سەرداسەریان کرد و ڕایانگەاند ئەگەر حکوومەت داواکاریەکان جێبەجێ نەکات پرۆسەی خوێندن بایکۆت دەکەن. ئێمە چاوەڕێ بووین لەم ساڵی نوێی خوێندن باری فێرخوازان ئاسان بکرێت و دەرماڵە بگەڕێتەوە کە چینەک ئەوە نەکرا بە پێچەوانەوە باری فێرخواز قورستر کرا بە بڕیاردانی وەرگرتنی پارە. هۆشداری تون دەدەینە لایەنی پەیوەندیدار ئەگەر وا بڕوات پرۆسەی خوێندن بەرەو ناسەقامگیری زیاتر و هەڵدێر دەڕوا و تووشی ئیفلیتی دەبێت. ئێمە و فێرخوازانی زانکۆکانی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ئەم بڕیارە ڕەتەکەینەوە هاوکات پشتگیری تەواوی داوەڕەوەکانی مامۆستایانی زانکۆ دەکەین بۆ چاکردنی موچە و پێدانی مافەکانیان. بۆ کۆکردنەوەی پشتیوانی بۆ داواکاریەکانیان ڕێکخراوی زانکۆلاین و ڕێکخراوی چاوی زانکۆ لەگەڵ چەند ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە و ئەندامێکی لیژنەی پەروەردەش ڕایگەاند پرۆسەی خوێندن لە بەردەم مەترسیەکی گەورەدایە و سەرجەم زانکۆ و پەیمانگاکانی هەرێم لە بەردەم هەڕەشەی داخستندان. پرۆسەی خوێندن لە بەردەم مەترسیەکی گەورەدایە ڕای گشتی و بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان سەرچەم زانکۆ و پەیمانگا و خوێندنگاکان لە بەردەم مەترسی داخستندایە. بەهۆی خراپی بارودۆخی ژیانیان مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکان و قوتابخانەکان هەڕەشەی ڕاگررتنی داوامی خوێندن دەکەن. حکوومەت ئامادەی دابینکردنی پێداویستی بینای خوێندنگا و زانکۆ و بەشە ناوخۆیەکان نییە بۆیە ئەم پرۆسەیە لەم ساڵدا دووچاری قەیرانێکی گەورە دەبێتەوە. سەبارەت بە توانای حکوومەتی هەرێم لە دابینکردنی پارەی پێویست بۆ پرۆسەی خوێندن و دەرماڵی خوێندکاران و موچەی مامۆستایان جێگری سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری لە پەرلەمانی کوردستان ڕایگەاند حکوومەت لە توانایدایە تێچووی خوێندکاران و پرۆسەی خوێندن و موچەی مامۆستایان خەرج بکات بەڵام بەهۆی ناڕوونی لە داهاتدا حکوومەت بەویستی خۆی دەیەوێت پرۆسەی خوێندن پەک بخات. ئەو پارەی کە هەیە داهاتی نەوتی ماگانە داهاتی بەرهەمە نەوتەکان داهاتی ناوخۆ کێسەی ڕقابەیەکی لەسەر نییە بەداخەوە شتێک نەمانای حکوومەتی هەرێم بێت ئێوە بە دوواداچوون کە بزان ئەنجومەنی وەزیران سەرباری هەموو ئەم مەینەتیانەی بەسەر میلەتە لەکەیوە کۆنە بۆتەوە بەڕێز سەرۆکی حکوومەت دوو مانگە هەر نەهاتوە بۆ ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیە بکات. ئەمانە هۆکاری سەرەکی ئەم قەیرانن. ئێمە مەترسیەکە لەمە گەورەترە بینین ئەمەی باسیەکەین تەنیا هەژانێکە ئێمە پێمان وایە ئەم زستانە یانوێ زستانێکی سەخت بێ بۆ خەڵک. باپی زانیاریەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزارەتی خوێندنی باڵا چەند بڕیارێکی نهێنی دەرکردو و لە یەکێک لە بڕیارەکاندا باز لەوە کراوە کار خوێندکارێک کە لە بەشە ناوخۆیەکاندا دەمێنێتەوە دەبێت بۆ هەر ساڵێکی خوێندن بڕی 100,000 دینار بدات و لە بەرامبەر وەرگرتن و ڕایکردنی مامەڵەکانیشاندا ڕسومات لە خوێندکاران وەردەگیرێت و تەبێژی وەزارەتی خوێندنی باڵاش بەهێنارتی ڕاگەیاند بەهۆی قەیرانی داراییەوە حکوومەت توانای نییە پێداویستی بە شەناوخۆیەکان دابین بکات لەبەرەوە پەنا دەباتە بەر وەرگرتنی پارە لە خوێندکاران. بژاردە بە غێنارتی سلێمانی.